سڵاتان لێبێت بینەرانی بەڕێزم کاتتان باش لە بەڕێوەبەتی گەنجینەی سۆرانین بۆ قسەکردن لەسەر پرۆژەی هەژماری من کە یەکێکە لەو پرۆژانەی باپاڵ پشتی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاگەیەندراوە بۆ ئەوەی موچەخۆران لە هەرێمی کوردستان ببنە خاوەنی کارت و هەژماری تایبەت بە خۆیان بۆ وردەکاری زیاتر لەسەر ئەو پرۆژێ و چۆنیەتی بەڕێوەچوونی کارەکان بە تایبەتی لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران و بەڕێوەبەتی گەنجینەی سۆران مەبەستمە لەگەڵ سیامەند ئیسماعیل بەڕێوەبەری گەنجینەی سۆران گفتوگۆ بکەین. کاک سیامەند ئەگەر بیتە لای من و لێت بپرسین پرۆژەی هەژماری من کارەکان لە ئیدارەی سۆران دەستی پێ کردووە تا ئێستا کارەکان بەچی گەیشتون؟ سەرەتا بە خێراتتان دەکەم و دەستخۆشیتان لێ دەکەم. پرۆژەی هەژماری من یەکێکە لە پرۆژە هەرە گرنگەکانی حکوومەتی هەرێم لە کابینەی نۆ کە هاتەواری جێبەجێکردن ئێستا زۆربەی زۆری فەرمانبەرانی سنووری ئێمە لە هەژماری من بەشدارن و زۆر بەشیان تقریبای نزیکی 150 یا 145 کارتەکان شەوەرگرتووە تەنها ماوە ئەوەی جیازەکان بێندابنێن بەوەی دەست بەکار بن. پرۆژێکی زۆر گرنگ و حساس و زۆریش ئاسانکاری تێدایە بۆ هاوڵاتی دەتوانن لە ڕێگای ئەو پرۆژەیەوە حسابێکی تایبەت بە خۆیان هەبێ دەتوانن لە دەرەوە ئیسفادی لێ بکەن کە سەفەری دەرەوە دەکەن ئیزافەتەن لەوەی گۆڕینەوەی دۆلار لەوە کێشەتە بیلەوانە لەوان بە ساری حکوومەت لە هەژماری خۆت دەتوانی مستەفید بیلەوەیان. زۆر پرۆژەی دیکە هەیە کە دەتوانی لە هەژماری من بۆ وەرگرتنی قەرزەکان قەرزی تیزاری یا قەرزی خان و بەرا شتێک وەربگری سلفەیەک لەسەر ئەو هەژمارە وەربگری و سەرڕای ئەوەش پارەکەشی کەمە ئیسفادەی خۆی کە وەردەگری تەنها 2500 دینار کە مەبلەغێکی زۆر کەمە بەنسبەتی ئەو بانقانەی کە بانقی تیزارینەوە ئیش دەکەن. کاکسیامەند شتێک هەیە لە لای موچەخۆران و خەڵکی کوردستان چۆن بڵێ زۆرێک لە دڵنیایان نیە لەسەر ئەوەی کە پرۆژەی هەژماری من لە بەرەوەی بانقەکان بانقی ئەهلینە. تۆ وەکو بەڕێوەبەری گەنجینەی سۆران دڵنیایی و متمانە ئەدەیتە موچەخۆران کە ببنە خاوەنی کارتی هەژماری من و پرۆسەکە پرۆسەیەکی زۆر سەرکەوتووە؟ کاکە لە هەموو دنیا زۆربەی زۆری وڵاتان بانقەکان زیاتر بانقی ئەهلینە ئیش دەکەن، هەمان بانقی ئەهلینە، بەڵام احتیماداتیان هەیە ڕسیدیان هەیە لە بانق لەگەر بانقی مرکزی عراقی لەوێ ڕسیدێکی باشیان هەیە پارێکی باشیان داناوە ئەوانە ئیش دەکەن لە هەموو دنیا زۆربەی زۆری ئیشەکانیان هەمان بانقی ئەهلینە شەریکاتی ئەهلیە ئیشەکان دەکات، بەڵام دەمێنێتەوە سەر سەرمایی ئەو بانقە ئاەت چەندە تا چەند دەتوانیت ئیستیعابی ئەو خەڵکەی بکات. لە سۆران تا ئێستا بە پێی وەزارەتەکانە یان هەر فەرمانبەرە و ئەتوانێت کە نامەی بۆ بێتەوە لە پرۆسی هەژماری من بەشدار بێت؟ پێشتر بە پێی فەرمانگەکان بۆ ئاگادارن دەکردن چوون ناوی خۆیان تۆبار کرد و ئیزراعاتی قانونیان کرد. ئێستا هەر لە ناو ئەو جەماعەتی گروپی هەژماری من ئەوانەی کە کارتەکانیان تەواو دەبی بۆ ئەوەی قەڵەباڵغەیەکی زۆر لە بانقیان دروست دەبی نامیان بۆ دێن لێرە تەوقیعێشکە دەکەن و پەنجەمەوری خۆیان دەکەن و وەردەگرنەوە. ئەوەیان لە هەمان کاتیشدا دیواریش نایارێت، دوو موچەیی نایارێت لە هەژماری من. تۆ کە پەنجەمەورت کرد لە حیسابەیەک ئیدێ و حیسابی تووە کە دوو موچە هاتە سەرێ دەزانەوە کاکە موچەیە چییە، هەندێکیان بە پێی یاساڕی پێدراوە ئەوانە ئاساییە، بەڵام باقی دیکە هەمان کەشف دەبێت. یعنی پرۆژەیەکی زۆر تێر و تەسەل و زۆر متەکامل و زۆریش زڕۆر و پێویست بوو لەو کاتی ئێستا، چونکە ئەماگە تەماشای دەوروبەری خۆمان بکەین زۆربیان لەلایەنی سویلەوە سویلیان نییە، بۆ نمونە ئێران ببینین بنمونە، بەڵام بەپێی ئەو کارتێک کە هەیتیان پارە دەتوانی بۆ حواڵێکە بە ملیاران پارەی خۆیان تەحویل دەکەن و هیچ کێشەیەک نەماوە. کاکسیامەند بۆ بانک و گەنجینەکانی زۆرێک لە ئاسانکاری نابێ ئەو قەرەباڵغێکە لە کاتی دابەشکردنی موچە نەمێنێتن؟ بەتاکید ئەو سەڕەی ئێستا ئەگەر دوایی تەسوێرش دەرەوەش بکەن ئەو قەڵەباڵغی کە لە دەرەوە هەیە بەو شێوەیە نامێنیت، چونکە تۆ پارەکەت هاتووتە سەر حیسابی تو، کە پارە هاتە سەر حیسابی تۆ مخەوەلی هەر کاتێک ئەو پارەی سەحب دەکەی، دەتوانی هەر سەحبی نەکەی، دەتوانین لە کاتی پێویستی سەحب بکەی، یاخود دەتوانی لە کڕینی کەلوپەلەکانە تو بە کارت شتەکان بکڕی، دەتوانی هەر سەحبی نەکەی پارەکە لەکرە خۆت نەبیت. یعنی تامینترە و ئەوە تریشا ئیزافەتەن لە قەڵەباڵغیش بە دوور دەبی لە هەر شوێنێکی گەیشتە وزی حازەی دێرەبی لا هەولێروی دەستێبانی دۆک دەتوانی پارەی خۆت سەحب بکەیت، ئەشکالێکت بۆ دروست ناکات. ئەو ئامێرانە کەی دەگەنە سۆران و ئامادەکاری تەواوی پێویستکرا بۆ ئەوەی شوێنیان بۆ دیاری بکرێت لە کوێدادرێن؟ بە خودای ئەویان دەبی لەگەڵ هەژماری من قسەی بکەینەوە لەگەر ئەو کۆمپانیانەی کە گرتیانەوە بانقانە، ئەوان دەبی تەنسیقی خۆیان بکەن و بێن لێرە ئەوە بکەنەوە جاری هیچ
زانیاریەکەم لەسەرەوەی نێتاوەکەنج دێندادەنێت. دوای پرسیاری من ئەوە بێت داواکاریەکت لە فەرمانبەران هەیە لە سنووری گەنجینەی سۆران بۆ ئەوەی تا ئێستا نەهاتووە کارتەکەی وەربگرێتەوە یا مامەڵەکانی دەست پێ نەکردووە چی بکات؟ ئەوانەی کارتیان هاتوێتەوە و نامیان بۆ هاتووە پێویستە بە پێی کاتی خۆیان بێن بۆ ئەوەی قەڵەباڵغی دروست نەبێت، بێن کارتەکانی خۆیان وەربگرنەوە متمانی تەواویشان هەبی بەو پرۆژەیە کە پرۆژەیەکی زۆر گرنگە و نەک تەنها فەرمانبەر بەڵکو هاوڵاتیش دەتوانێت لە هەژماری من لەو بانقانەی کە بەشدارن 4-5 بانق ئێستا بەشدارن لەو پرۆژەیە دەتوانن لەوێ حسابی خۆیان بکەنەوە و ئیشی خۆیان بەڕێوە بن. زۆر سپاسیامن. وەڵێ بینەرانی زاری کرمانجیەوەی بینیتان دیدارێک بوو لەگەڵ سیامن ئیسماعیل بەڕێوەبەری گەنجینەی سۆران لەسەر وردەکاری پرۆژەی هەژماری من کە یەکێکە لە پرۆژە سەرکەوتوەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بە پاڵپشتی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هاتۆتە کایەوە بە تایبەتی بۆ فەرمانبەران و موچەخۆران لێرە بەدووە ئەبنە خاوەنی کارتێکی تایبەت بە خۆیان کە هەژماری منە بۆ ئەوەی لە کاتی پێویست موچە و بازارکردنی خۆیان بە ئاسانترین شێوە ئەنجام بدەن.